وڵاتان لەبێ بەیانیتان باش بەیانی بینەرانی کورساتیش باش قاوە یەکێکە لەو خواردنەوانەی کە لەسەر تاسەری جیهان خواستی زۆری لەسەرە ژمارەیەکی زۆری وڵاتان و هەروەها خەڵک قاوە وەکو خواردنەوەیەکی گرنگ وایە لەلایەن و گرنگی تایبەت بە خواردنەوەی قاوە دەدەن لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە و لە ڕانیەش قاوە خواردنەوە یەکێکە لەو باڵ بڵین کارانی یا خوارد قاوە یەکێکە لەو خواردنەوانەی کە خواستی خەڵکی لەسرە هاوڵاتیان بۆ قاوە خواردنەوە ڕوودەکەنە کافەکان قاوەخانەکان قاوە دەخۆنەوە. من لە یەکێک لە قاوەخانەکانی ڕانیم کاک پێشواز کە قاوەخانەیەکی بچووکیە لە ناو باخی گشتی ڕانیە ڕۆژانە بە بەردەوام خەڵکی شارەکە کەس دێنە باخی گشتی ڕانیە بۆ قاوە خواردنەوە ڕوودەکەنە لای کاک پێشواز ئەویش قاوە جۆر بە جۆرەکانی خۆیانیان پێشکەش دەکات. جا من دەمەوێت گفتوگویەک لەگەڵ کاک پێشواز بکەم بزانم خواستی قاوە چۆنە لە دەبەری ڕاپەڕین خەڵک تا چەند حەز بە خواردنەوەی قاوە دەکەن ئەو جۆرانە چین کە خەڵک دەیخواتەوە. کاک پێشواز سڵاوت لێبێت. قاوە خواردنەوە تا چەند گرنگی پێدەدرێت لە ڕانیە خەڵک تا چەند خواستی لەسەر خواردنەوەی قاوە هەیە؟ سڵاو بانیتان باش، سڵاو لە کەناڵی کورسات و لە بینەرەکانی کورسات. هەڵبەتە قاوە لەمڕۆدا بۆتە براندێکی سەرەکی لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی شارەکەی من لە ڕانێ گرنگێکی زۆر بە قاوە دەدرێت و لە هەموو چین و توێژەکان ڕۆژانە بە بەردەوامی سەردانی قاوە دەکەن و هەم لە ڕووی وشیارکردنەوە و تەندروستی هەم لە ڕووی تاقە و وزێشی تایبەت دەدا بە مشتریەکان و بە دەوروبەری خەڵکی ڕانە. چ جۆرە قاوەیەک لێرە زیاتر خواستی لەسرە خەڵک کە دێت کام جۆر قاوەیە دەخۆنەوە؟ هەڵبەتا جۆرەکانی قاوە زۆر ئەوانەی لێرەکانە زیاتر لە لای ئێمە سەرف دەبێت. ئێسپرێسۆ، لاتێ، مۆکا، ئەمانە بۆم فەسڵەیە بۆ وەرزی سەرما زیاتر ئەوانە بەکاردێت. بۆ وەرزی گەرما زیاتر ئایس کۆفی بەکاردێت، ئایس لاتە بەکاردێت. بەڵام ئەکسەرێتی ئەوەی کە شتێکی باشە و خەڵک زیاتر ڕەوازی لەسرە ئیسپرێسۆیە. خەڵک عادەتەن چ کاتێک دێن بۆ قاوە خواردنەوە؟ ینی کاتێکی دیاریکراوی هەیە تایبەت بێ بە قاوە خواردنەوە بێن قاوە بخۆنەوە؟ وەکو کاتە دیاریکراوەکان ئێمە لە ساعت حوتی بەیانیەوە دوکانمان هەیە. ئەوانەی کە زیاتر مشتری ئێمەن هەندێک لەو گەنجانن کە ئیشی سناحا یان ئیشی ناوبازار دەکەن و هەندێک لە گەنجەکانمان ئیشی یاری یاسن دەکەن، ئەوانە بەیانیان زیاتر دێن. ئەوە کەیتر دەکەوێتەوە سەر ئەو مندوبانەی ئەوانەی کە لە ناوبازار دوانیۆڕیان زیاتر دێن لێرە دەخۆنەوە هەتا ئێواران شوێنەکەمان هەراوە بە گەرم و گوڕی و سوپاس بۆ خۆی گەورە بە پرخێری دەڕوات. باش، پێم خۆشە بۆ بینەران و بۆ هاوڕێیانیش قاوەیەک دروستکەی بزانین چۆن و بە چی جۆرێک قاوەکان دروست دەکەی. شەتی بەیانیانمان زیاتر ئێسپرێسۆ دەڕوات. ئەوەندەی کە ڕواز لەسەر ئێسپرێسۆیە لە سەرەوەکانی ترنیا هەم کەمە هەم تاقەیەکی باشی هەیە هەم سێژشی لێ دەبینە. قاوەکان هیچ وڵاتێکن چ جۆرە قاوەیەک بەکاردێنی؟ باسیەوەت کرد کە ئێسپرێسۆ بەڵێ ئێمە زیاتر 4 جۆر قاوە هەیە. ئەوەی ئێمە بەکاری دێنین دینچی ئەرویکای بەرازیلیا لە هەمویان باشترە، هەم تاڵیەکەی هەم بۆن و بەرامەکەشی زیاتر ئەوی بەکاردێنین و لە هەموو سوپاس بۆ خۆی گەورە لە هەموو قاوەکانیش باشترە. مشتری تایبەتت هەیە بە تایبەت بێ بۆ قاوەکە دیانی لە شارێکەوە بێیال لە شوێنێکی تایبەتەوە بێت؟ بەڵێ سوپاس بۆ خۆی گەورە مشتری تایبەتمان هەیە لە سلێمانیەوە هەر کەسێک کە ئیشیشی بە ناوڕانی هەبێت بۆ نمونە زیاتر ئەوانەی کە ئیشی هەناردۆ هاوردی دەکەن لێرەکانە تا نێرەکانە قاوە نەخۆنەوە یان بێن بۆ ماڵی خەزورانیان هەتا نێرەکانە ناستە ماڵە خەزوریان دەڵە قاوەکەی ئێرە لە سلێمانێش دەینە و بۆ هەولێر بۆ سۆران بۆ هەموو شوێنەکان. سوپاس بۆ خۆی گەورە تەنانەت ئەگەر مشتری ئێرانیشمان دێن دەڵێن ئێرانیشمان نەخواردووە. باشە دەستی خۆش بێت. جا وەڵات آخر چاوپێکردنی قاوە ئاوا نابێ بە پێوە تۆ دابنیشە لەسەر کورسیەکە بە قاوەیەکە بۆ دروست بکە ئەو بە ڕێزە ئازێت توێشە و گەرما و گەر قاوەکە بخۆ لەگەڵی جا گفتگۆکەی لەگەڵ ئاساسکە جا باسی ئەوەی کرد ئەگە پرسیارەکەم با لێت بکەم ئازێت کێش و جا گوێم لە تۆ بێ. خالید
ئەگەر پرسیاری لەکەوتی بۆ نمونە کەسی وایە تازە زاوای بخوا بە تازە زاوا بە سترسی زۆر بێ ئەچێ بە ماڵی خەزوری لە ماڵی خەزوری شتا خواردن یەکەم جارەچە قاوەیەکە خوا تۆ زەگەرەوە سترسیە ئەوە تۆ کەمی کاتەوە بەڵام وا هەیە بۆ نمونە هەر بە پێی ئەزمموی ئەو بەڕێزە بۆ نمونە بۆ دیدارە جیاوازەکان قاوەی جیاواز داوا بکرێ بۆ نمونە ئەگەر دیدارێکی خۆشەویستیش شتێک بێت ئەگەر کاریە شتێک بێ ئەگەر هاوڕێتیش جۆرێک بێ باش بە ئەمن پرسیارەکەی تۆ لە کاک پێشواز بپرسم کاک پێشواز قاوە بۆ بۆنە تایبەتەکان هەیە بۆ نمونە بۆنێکی خۆشەویستی بێ کچ و کوڕێک یا مەسەلەن دوو هاوسەر یا بۆنێکی دیکە بێت تایبەت بێ بەوانە بێگومان قاوەکان بۆ بۆنە تایبەتەکانیش هەمیشە ئامادەن بەڵام شوێنی وەکو ئێمە تەنیا ئەو گەنجانە شوێنیشی شعبیە بەڵام وەکو بۆنەی خۆشەویستی و عیبەت بەڵە شوێن هەیە لە ناوڕانیە کۆفیەکەیان جیاوازە ڕێژەی تاڵێکی کەمە چکە بە حام لەم منتیقەی ئێمە ئافرە زۆر کەم قاوە دەخواتەوە دەتوانیت کۆفیلاتەیەکی بۆ بکەیت شوکلاتەی بۆ بکەیت قەزوانی بۆ بکەیت ئەمانە زیاتر سەرف دەبن بۆ بۆنەی خۆشەویستی و بۆ دوو هاوڕێ بۆ دوو دۆست کە بەرامبەر یەکتر دادەنیشن سەحەر کاک پێشواز لەبەرەوەی دوکانەکەی بچووکە لێرە ئەوەی کە دێن زیاتر گەنجان و خەڵکی ڕانیان کە دێن بۆ ئێرە بەیانیان زیاتر قەرەباڵەکە ئێستاش کە دەبینی ئەم هاوڵاتیانە هاتوون بۆ ئەوەی لێرە قاوە بخۆنەوە لە ناو ڕانیە کۆمەڵک شوێنی تایبەت و قاوەخانەی تایبەت هەیە کە با بڵێن هاوسەرەکان ئەوانەی کە دڵدار و خۆشەویستی یەکترن لەو شوێنانە زیاتر دادەنیشن و عادەتەن لێرە زیاتر قاوەی ئیسپرسۆ دەخورێتەوە خەڵک زیاتر خواستی لەسەر ئیسپرسۆیە